بابەتێکیان کۆنن کە برافەیلیەکانمانی من هیوادارم کە دەستگای تایبەت بۆ هەر یەکیلەوانە دروست بکرێت لە وەزارەتەکەت و مەسەلەی برافەیلیەکانمان نەمرێت بژێتەوە چ لە ناوەوە کە ئێمە دەستگایەکمان هەبێت چ لە دەرەوەش کە خۆیان هەوڵدەین ئەلواحی کۆمەڵ گروپ دروستکەن بۆ هەر وەکو برا کەرکووچەکان کردویانە لە دەرەوە بۆ مەسەلەی کەرکووک ئەوانش بۆ ئەو مەسەلەیە هیمەتی خۆیان بکەن لە ناوەش ئێمە هەوڵدەین ئەو نێرن ئەو مەسەلەیە بە فەرامۆشکراو بمێنێتەوە بەڵکو بیژێنینەوە بهین نەکایە کە ئەمەتی جۆرێت کۆ نزیکەی 9 ملیۆن کوردی ئێمەی گرتوێتەوە کە ئەوانە بەڕاستی و برافەیلیانە سێ جۆر ئازاردانی ستەمیان لەسەر بووە وەکو کورد ستەمی میلیان لەسەر بووە وەکو شیعەش ستەمی مەزهەبیان لەسەر بووە و وەکو بە تۆمەتی ئەوە کە گوایە تەبەعی ئێرانینە ئەوەشیان لەسەر بووە کە خۆیان لە حەقەدا کوردن و خاکی خۆیان هەیە لە قەدیمی زەمانەوە لە کوردستان ژیاون یاخود لە بەشەبوونێکە لە بەردەستی عێراق بووە ئەوان مەسەلەی تایبەتی و ئەهمیەتی تایبەتی دەوێت دەنگ لە ئەنجومەنی حکومڕانی بڕیارماندا کە ئامانجی ئێمە دامەزراندنی عێراقێکی دیموکراتی پەرلەمانی فیدرالی سربەخۆی فرەحیزبیە. مەبەستی سەردانەکەی من بۆ وڵاتانی ئەوروپا گەیاندنی پەیامی گەلی کوردە بە دەرەوە ئەویش لە دوای ئەوەی لەلایەن چەند هاوڕەیەکمەوە لە پیلانێکی حکوومەتی عێراق ئاگادار کرامەوە بۆ بەرپاکردنی جەنگێکی خوێناوی لە دژی گەلی کورد دواتریش بە هاوکاری چەند دۆستێکی گەلی کورد و چەند ڕێکخراوێکی کورد لە ئەوروپا توانیم سەردانی ئەوروپا بکەم تا باسی گەلی کورد و خواستەکانی گەلی کوردستان بکەم ئامانجی گەلی کورد بەدەستهێنانی سیستەمێکی دیموکراسی ئۆتۆنۆمیە لە چوارچێوەی عێراقدا ئەم خواستەی ئێمەش لە کاتێکدایە کە حکوومەتی بەغداد دەستی کردووە بە جێبەجێکردنی پیلانێکی خوێناوی لە دژی گەلی کورد بە لە ناوبردن و بۆمبارانکردنی گوند و ناوچەکانی کوردستان بەڵام دەمەوێت ئەوە بڵێم حکوومەتی بەغداد ناتوانێت ڕوبەڕووی شۆڕژگەرەکانی کورد ببێتەوە لە چەندین ناوچەش سوپای حکوومەتی بەغداد تووشی تێکشکام بووە هیوادارم کۆمەڵگەی نێودەوڵەتی و بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هاوکاری گەلی کورد بکات و دژایەتی ئەم سیاسەتانی حکوومەتی بەغداد بکات بۆ ئەو توندوتیژی و کوشتارەی بەرامبەر گەلی کورد دەیکات بەڵام لە هەمان کاتیشدا دڵگرانم کە حکوومەتی بەریتانیا هاوکاری سەربازی پێشکەش بە حکوومەتی عێراق دەکات و لە دژی گەلی کورد بەکاریان دەهێنێت. ئێمە میلەتێکین تاریخی غەدرێکی گەورەی لێکردووین پاش جەنگی جیهانی یەکەم بە زۆری زۆردار ئێمە دابەشکراین لە بینی تورکیا و ئێران و عێراق و سووریا بە هێزی دەوڵەتە گەورەکان ئێمە دابەشکراین بێبەشکراین لە هەموو مافێک وا لە قەڕی 21ەوە یەکەم جارە وردەوردە مافەکانی خۆمان لە وڵاتی خۆمان بەدەستدەینەوە لە شوێنەکانی تریش وردەوردە قسەی لەسەر دەکرێن ئیتر ئەوە نییە مەسەن لە تورکیا وەکو بۆم باسکردن تا ئێستا کەلیمەی کوردستان مەمنوع بوو ئەوە لەم ڕۆژانە ئەو مەمنوعێتش نەما بە ناوی کوردستانەوە فڕۆکەوە دێتە سلەیمانی و دەچێتەوە ئەستەمبول هێدی بەرەو پێشەوە دەچین و دەستکەوتەکانمان دەسەسپێ بە چەسپانی یەکێتی ڕزەکانی خۆمان. خۆشەویستان سڵاوتان لێبێت بانیتان باش بێت 8 ساڵ بەر لە ئێستا سەرۆک مامجەلال سەرۆکی و یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک کۆماری عێراق پێشمەرگەی سەرۆک کۆمار و سەرۆک کۆماری پێشمەرگە ئەو سیاسیە وردبینەی کە هیچ کات لە سیاستدا کۆڵی نەدا تا دواسەتەکانی ژیانی ئەو سیاست مەدارە حەکیمەی کە هەر کەمێک پێش ئێستا خۆتان بینیتان هیچ کات مافەکانمان بەدەست نایەت تاوەکو یەک ڕێزینی خۆمان ڕێک نەخین ئەمە و سەدان و هەزاران وتەی زێڕینی ئەم سەرکردەیە بۆ خەبات و هاوسەنگەرانی بەجێماون
و ئەگەرچی سەرۆک مام جەلال 8 ساڵ بەر لە ئێستا ماڵاوایی لێکردین بەجەستە لە لامان نییە بەڵام بە ڕوح و بەرنامە و خەبات و سیاسەتی هەمیشە لە نێوماندا زیندووە. ئەمڕۆ بەرنامەی ڕۆژێکی نوێ لەگەڵ تەواوی هاوکارانمان تایبەتە بە 8 ساڵەی ژیاناوایی سەرۆک مام جەلال سیاسەتە حەکیمەکانی ورد و دریشتی هەموو ئەو چەمکانە ڕوون دەکەینەوە کە سەرۆک مام جەلال کاری بۆ کردوون و تا ئەمڕۆ هەتا هەزاران ساڵی تریش کورد بمێنێ دەبێت کار بە سیاسەتی حەکیمانی ئەو بکات. ئەمڕۆ من و هاوکارم سەحەر و لەگەڵ تەواوی هاوکارانمان بەرنامەی ڕۆژێکی نوێی تایبەت بە 8 ساڵەی کۆچی دوایی سەرۆک مام جەلال بۆ ئێوە باس دەکەین. سەحریانمانی باش. بەیانی تۆ باش ئاری، بەیانی سەرجەمبی نەرانمان باش، بەیانی کوردستان باش. ڕۆژێکی زۆر لاخەمە هەموو جارە کاتێک کە دیمەنەکانی مام جەلال ئەبینینەوە ئاری پێم وایە بە کەمتر کوردێک هەیە ئاخێک هەڵ نەکێشێ نەیا بە ئەژنۆی خۆیان کە خۆزگا مام جەلال هەتاکو ئێستا بمایێت و بێگومان ئەگەر بەڕێزیان بمایەتن یەک دنیا دەستکەوتی دیکە و چارە نووس ساز بۆ کورد هەتاکو ئێستا دەستەبەر کرابوو. هەر لە ئەو ماوەی ساڵانێک کە بەڕێزیان لە دوای ڕوخانی ڕژیمی باعس توانیان وەکو سەرۆک کۆمار لە عێراقا ئەم پۆستە بەدەست بهێنن سەلماندیان کە چەند بەجوانی ئەکرێت ئەوەی کە باعس کردی، ئەوەی کە نژاد پەرستی کرد، ئەوەی کە ویستی بۆ نمونە گەلێک وەکو کورد لە ناوبەرێت ئەکرێ بە ئاشتی قەرەبووی بکەیتەوە، ئەکرێت یەکسانی و ئاشتی لە وڵاتێک پڕ لە ڕق و کینە و ئاژاوە وەکو عێراق بناغە بنیت و لە سایەی ئەو ئاشتیەوە وا بکەیت هەموو تاکێک لەم وڵاتە هەناسەیەکی ئاسوودەی هەڵکێشێت و بەڕاستی وای کرد کە زۆرێک لە برینەکان ئەوەشی کە برینی کورد نەبوو بەهۆی بەڕێزیانەوە ساڕێژ بکرێت و لە ماوەی ساڵانێک کە بەڕێزیان لە بەغدا وەکو سەرۆک کۆمار ئەم پۆستەیان بەدەست هێنابوو و پێیان بەخشرابوو لە ڕاستیدا وای کرد کە هەموو تاکێک لە عێراقا بزانێت کە ژیان دیوێکی ئاسوودەیشی هەیە، دیوێکی یەکسانیش هەیە کە ئەکرێت لەژێر ئەو چەتری یەکسانەیە هەموو تاکێکی عێراقی بە ئاشتی ژیان بەرێتە سەر ئیتر دوژمنی نەمێنێ، ئیتر ئەوەی کە فڵانی بۆ نمونە هین نەتەوەیەکی ترە ئاینێکی ترە نەبێتە هۆی جیاکردنەوەی تاکەکان لە یەک ئاری. تاکە سەرکردەیەک بوو کە بەڕاستی هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەش ینی بەڕاستی خۆشەویستێکی بێوێنەی هەبوو لەبەرچی لەبەرەوەی مافی سەرجەم پێکاتەکانی وەکو بڕن لە عێراق و لە هەرێمی کوردستان دەستەبەر کردبوو. یعنی کاتێک کە باسی ئاینیە کرد، باسی دینیە کرد، هەموو کاتێویت عێراق و هەرێمی کوردستان وڵاتێکە وڵاتی پێکەوە ژیانی ئاینیە، وڵاتێکە کابێت برا موسڵمانەکانمان لەگەڵ برا مەسیحەکانمان، ئاشوریەکان، کلدانیەکان، سایبیەکان، کاکەیەکان، هەموو ئەم دینانی کە هەیە بەڕاستی ینی بەشانازیەوە ڕۆڵی سەرەکی مام جەلال بوو کە ئەو خۆشەویستی و تەبایە هەبێ لە نێو ئاینەکاندا. هەر بۆیە لە کاتێک لە ماوەی ساڵانی سەرۆک کۆماریشدا دەستەواژەیەکێ کە تا ئێستاش سەرۆک مام جەلالی پێ ئەناسرێتەوە یانوت سەمام الئەمانە. ئەم سەمام الئەمانە لە کوردەواریە وشەیەک ینی ڕێک بەرابەری نییە بڵام ماناکەی ببین. سەمام شتێک وەکو قوفڵێک کە بیگرێتەوە مام جەلال توانیبی ئەو قوفڵە بێ، قوفڵی ئەمان بێت لە عێراقدا. بۆچی ئەمانە تەنانەت برا عەرەبەکانیشمان ئەم دەستەواژەیە بۆ ئەوان ڕوون بۆ هەمویان دەیانزانی لە ماوەی خەباتی سەرۆک مام جەلالدا چۆن کاری بۆم دروشما کرد، چۆن کاری بۆم یەک ڕێزی و تەبایی و ئەمانەتی عێراق دەکرد. کاتێککە چوە دەرەوە لە بۆ نمونە لە کۆنگرە جیهانیەکان یاخود دەچوو سەرکردە جیهانیەکانی بینی بەڕاستی مام جەلال قسەی خوارد، گوێی لێ گیرا، لەبەرەوەی سیاسیەک بوو، هەم زمانزان بوو، نزیکەی چەندین زمانی ێزانیانەوەی کە چۆن لای هەر سەرکردێ بە زمانی خۆی قسەی لەگەڵا کرد. ئەوە بۆ خۆی خاڵی دەستپێکەوە بوو کە ئەنزانی سەرۆک مام جەلال چەند گەڕیدەیەکی زمانزانە، سیاسەتزانە و ئەزمون وەرگرە. ینی بەڕاستی سیر بوو. من بۆ خۆم ئەزمموی خۆمە جێڕمەوە کە ئێمە تانیشتوین سەردەمانێک لە سەردەمی ئەوە ژیاوین و تا ژیان ئاوایە کەشی
هەفتانە سەرۆک مامجلال لە ساڵانی 90ەکانە وتارێکی و لە تەلەڤیزۆنەکانە خستە ڕوو بۆ جەماوەری خەڵکی کوردستان هەمیشەی جەماوەری خەڵکی کوردستان قەت نەیەوت هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لایەنگرانی یەکێتی نیشتمانی کوردستان چونکە ئەو خەباتی کە مامجلال و یەکێتی نیشتمانی کوردستان دەیکەن خەباتێکە بۆ هەموو خەڵکی کوردستانە بێ جیاوازی ینی تەنانەت دۆ ڕۆژتریش کە ئێستا هاتوونێتە نێو بانگەشی هەڵبژاردنەوە و هەمووانی کە کاندیدا لێ هاتووەکان کە بە ڕێبازێکی سەرۆک مامجلال لە ڕۆن سەحەر هەمویان دەیانەوێت لە عێراقدا ئەو خەباتە درێژە پێبن و خزمەت بە گەلی عێراق وەرێمی کوردستان بکەن یانەوە نییە بڵێ تەنها نوێنەرێکی یەکێتی لە پەرلەمانی عێراق نوێنەری یەکێتی بێ نوێنەری کەسێک بێکە تەنها بە دەنگدەری یەکێتی چوە بێ خزمەت بە دەنگدەری یەکێتی بکات نەخێر ئەم جیاوازیەکی یەکێتی لەگەڵ حەزبەکانی ترکە ئەم پلانە بەڕاستیدا ڕژەری سەرۆک مامجلالە ئەمانە کۆمەڵێک تایبەتمەندین کە مامجلالی بەڕاستی پێ ئەناسرێتەوە لەگەڵ سەدان تایبەتمەندی تر جا بۆ ئەڵم سەمامی ئەمانەکە هەر بۆ خۆی وشەیەکە هیچ وشەیەک بەرامبەری نییە ئەمەنە جوانە تا ئێستا نەتوانراوە تعبیر لەم وشەیە بە کوردی بدۆزرێتەوە ئەگەرێکێکی دۆزیەوە پێمان بڵێ سوپاسێکی بێگومانجا ئاری باسی ئەوەت کرد کە بەڕێزیان بە چەنەها زمان ئەیتوانی قسە بکە بە جوانیش و ئەو بکە بینیمان لە نەتەوەی گرتووەکان سەرباری هەموو ئەوەی کە چەند کەسێک و لە با بڵێن زانینی زمانەکانی تر ئەیتوانی باش لەم بوارەیە بدوێ بەڵام بە زمانی کوردی قسەی کردووە ئەمەش نیشانەدات کە چەند ئاگاداری ئەوە بوو کە کورد مافی چییە و هەروەها بۆ گەلێک وەکو گەلی کورد کە بارودۆخی ئابەم شێوەیە هەتاکو ئێستا بەداخەوە لەلایەن وڵاتانی دراوسێەوە بە تایبەت دانی زۆر پێیان ننرابوو یان هەڵدراوە بۆەوەی کە کاڵ بکرێتەوە بوونی ئەم نەتەوەیە بەڵام زۆر گرنگە سیاسەتمەداری ئەو وڵاتانە وا لێ بکەیت کە اعتراف بەبوونی تۆ بکەن ڕێزت لێ بگرن و بە شانازی و بۆ نمونە لەگەڵ توادابنیشن لەسەر مێزێک کە ئەمە بێگومان هەمووی دەستکەوتی ئەو سیاسەتە حەکیمانەی بەڕێزێتی و ئەو تایبەتمەندیانەی کە باسی ئەەکەیت کە ئەبێت لە سیاست مەدارێکە هەبێت تاکو بتوانێت خزمەتی نەتەوەیەک وەکو نەتەوەی کورد بکە ئەوەی کە بیرێکی قوڵی ئایندە نگەری هەبێت ئەوەی کە دڵسۆز بێ هەست بە بەرپرسیارەتی بکە بەدوور بێ لە ڕقوکینە ئاشتی خواز بێ ئەبین کە لە بەڕێزیانە هەبوو بۆیە کە توانی دڵی هەمووان بەدەست بهێنێ بۆیە کە توانی لە وڵاتێک پڕ لە ئاژا وەکو عێراق هەنگاو بۆ ئاشتی بنێت بە تەنانەت بناغی بۆ بنێ ئەوەن درێژکردنەوە خلافی قانونە و نا دیموکراتیە پەرلەمان بۆ ماوەیەک هەڵبژێردراوە خەڵک بۆ ئەو ماوەیە دەنگی داوە بەو کەسانە لە هیچ زنیایەک لە هیچ قانونی ئینتیخاباتێک پەرلەمانێک بۆی نیو عمری خۆی درێژکاتەوە چونکە ئەو خلافی ئیرادەی میلەتە معنای حەقی ئینتیخاب لە میلەت دەستێنێتەوە حەقی ئینتیخاب هی میلەتە ملت حقی انتخابیه بۆ 3 ساڵە بۆ 4 بۆ 5 لەو مدتەدا حەقی میلەتە کە زیادت کرد یعنی تو لە میلەت ستاندەوە تو لە جێی میلەت خۆت دانا ئەو خەڵکانت کردەوە چێ دەڵێ مەسەلەن تۆ جەماعەتێک هەڵبژێر چێ دەڵێ ساڵێکی تر خەڵک دەنجیان بۆ دەدا چێ دەڵێ کە مدتەکەی 3 ساڵەکە تەواو بوو خەڵک ئەوانە دادەنێتەوە ئەو خۆمان نیوەمە هەموویمان گۆڕی ئێستا لیستی ئەو جارەمان بۆ پەرلەمانی بەغدا 180 کۆنەکانی خۆمان گۆڕیوە. خۆشویستان سەردەمانێک سەرۆک مامجلال کە بێگومان نیو سەدە خەباتی کرد لە پێناو بەدێنانی ئاشتی و دیموکراسی مافی چارەی خۆنووسین کە ئەمە دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو کات سەرۆک مامجلال ئەم دەستەواژانە ڕەنگە بۆ کەسانێک هەر نامۆ بوو بێت کە ئەڵێ ئاشتی و دیموکراسی مافی چارەی خۆنووسین مافی چارەی خۆنووسین واتە کەسێک بە دەنگی خۆی بچێتە سەر سنووقەکانی دەنگدان پەرلەمان و حکومەتی خۆی هەبێت کە بێگومان ئەمەش خەون و خەیاڵێک نەبوو ڕەنگە لای زۆر هاوڕێ و هاوخەباتی سەرۆک مامجلال کاتێککە مامجلال لە شاخ بوو بێت وەکو خەون و خەیاڵێک تەماشایان کە بێوتبێت یان ئەمە ڕەنگە هەر لە شاخ بمێنینەوە چ جای بگەین بۆی حکومەتێکی خۆمان هەبێ و پەرلەمانی خۆمان هەبێ و حکومەتێکمان هەبێ و یان ڕۆژێک لە ڕۆژان مامجلال لە خەباتی چەکداریەوە بگات بە خەباتی قەڵەم و سەر کۆماری کە گەیشتیش هەموو ئەمانە خەون نەبوون مامجلال بە سیاسەتی حەکیمانی خۆی بە
دوور مەودابینی خۆی پێی گەیشت. خۆشویستان جا ئەم خەباتە لە بابەتی دیموکراسیدا لە پەرلەمان و دروستبوونی حکومەت و چەمکی دیموکراسیەت خۆی بینیەوە وی ئەم چەمکانە ڕوون دەکەینەوە لە هزری سەرۆک مام جەلال چۆن بووە دیموکراسیەت چۆن بووە حکومڕانی و خەباتی پەرلەمانی و دیموکراسیەت لە دیدی ئەو هەر چۆن بووە و ئەمەش بێگومان هەمیشە دەیوت سیاسەتی چەپکە گوڵاکە ئەم چەپکە گوڵا ینی خۆ لێکێتی لەوەتی هەیە ئەم چەپکە گوڵی هەیە وە پێشتەرە کۆماری و هەلەوەتی هەبوو ئەم دروشمە هەبووە ئەم چەپکە گوڵە بەڕاستی لە یەکەم وتاریشیە کە جۆمان لێ بوتی گەڕانەوە بۆ یەک ڕیزی هەموو شتێکە. دکتۆر بێسون سابوراوەی کە بەڕێزیان مامۆسای زانکۆن سپۆڕی ئابوورین ئەمڕۆ لە لامان میوانە بۆی کە ئەم چەمکانە لێک بدەینەوە. دکتۆریان بەخێر بێت بانیت باش هەموو کاتێکتان باش خات و سەحەر و کاگاری ئێوە چۆنن زۆر زۆر بەخێر هەستەکەم زۆر ماندوون لە ئیشەکانە بەڵام ماندوێتیتان پێوە دیار نییە شەرماندوێتیە بەڵام ئەمڕۆژ ڕۆژێکی زۆر تایبەتە بۆ خەمێکی گەورەیەکی ماتەمینی میلی میلەتی کووردە ئەم کاتتان باش هەموو میلەتی کوردی خۆشەویستمان ئەم کاتەیان باش هەمووان ئەمڕۆ یادێکی ماتەمینی میلی میلەتەکەمانە لە هەموو سەرانسەری جیهانە هەر کوردێک لە هەر شوێنێک هەبێ هەر کوردێک لە هەر شوێنێکە شانازی بە کوردایەتی و بە کوردبوونی خۆیەوە بکات شانازی بە وجودی ئەفکار و بیر و بۆچوونەکانی بەڕێز مام جەلالەوە کات ئەمڕۆ ڕۆژی کۆچی وەفاتی بەڕێز مام جەلالە سەرۆکی کوردان سەرۆک کۆماری عێراق ئەو سەرکردەیی ئەو ڕێبەرەی ئەو مەسئولە گەورەی ئەو پارتیزانەی ئەو پێشمەرگە دێرینەی کە لە هەموو بارەکانی خەباتە تاقیکردنەوەی خۆی هەبوو ئەزمموی خۆی هەبووە بۆیە لە هیچێکە لە جمگەکانی مێژووی سیاسەتکردنە تووشی هیچ جۆرە هەڵەنگوتنیان نەبووە بەڵکو هەمیشە ئیبداعی هەبووە هەمیشە ئینسانێکی کریتیڤ بووە و توانیوێتی لە هەموو ئەو جمگانەی کە پەیوەندیدارن بە کاروباری ئیداری دەوڵەت و حیزبایەتی و سیاسەتی نێودەوڵەتی و ئانە کاریگەری خۆیان هەبێت تا کارگەیشت بەوەی جۆرج بوشی کوڕ هاوار بکە بڵێ من بەدەنگێکی بەرز بڵێ من شانازی یەکەم کە لە تەنیشت قائیدێکی وەکو جەلال تاڵەبانیەوە وەستاوە بێگومان باشە دکتۆر کاسێچم کێ لەم میانەیە حەزەکەین ڕوونی بکەینەوە ناکرێ باسی دیموکراسیەت کێن جارێ نەگەڕێنەوە بۆ سیاسەتی چەپکە گوڵاکە ینی لە چەپکە گوڵەکەەوە دوجارێنێت بابەتی خەباتی پەرلەمانی و دیموکراسیەت و ئەم چەمکانە ڕوونکەینەوە هەر بەڕاستی سیاسەتی چەپکە گوڵەکەی مام جەلال مەبەست لی چی بوو ئەم چەپکە گوڵە ئاماژەکانی چی بوو بەڕێز مام جەلال یەکێک بلەو کەسانەی کە تۆ ئەتوانی بڵێ لە ینی هەمیشە مامۆستا بۆ لە قوتابخانەیەکە باشە مامۆستایەتەکەی بریتی بۆ لە ڕێبەرێتیکردن قوتابخانەکەش بریتی بۆ لە پەروەردەکردنی مناڵەکانی یا بڵین کوڕکچانی ئەم میلەتە بە شێوەیەکی گشتی بەڕێز مام جەلال کاتێک کە قسەی کردو دائیمەن ئەوەی کە لە قوتابخانەکانە پێی ئەڵێن وەسائلی تەوزیحی یعنی ئامرازەکانی ڕوونکردنەوە هەمیشە ئەوەی بەکارهێناوە بۆ ئەوی خەڵک ئاسانتر لە قسەکانی تێبگا لە شتەکانی تێبگا بەڕێزیان کاتێ باسی چەپکە گوڵەکان کردووە چەپکە گۆڵ یعنی ئەنواع ئەشکال گوڵ تێکەڵاوەکەی ئەنجا بەیەکەوە چەپکێکی جوان و ڕێکبێک دەرەچێ و هەر یەکەشیان لەوانەیە لە بۆنێکی جیاواز بێ بەڵام بە هەموویانەوە یەک بۆنێکی یەکگرتو دروستەکەن ئەمە بڕوابوونە بە فرەیی یعنی ئێمە ئەبی یەکترمان قوبوڵ بێ ئەمەیەکێکە لە بناغە هەرە بە قوتەکانی دیموکراتیەت بێژگە لەوەی کە بناغەکانی تری دیموکراسی کە بەڕێز مام جەلال لە بواری ئیداری لە بواری سیاسی و استراتیژی قەومی هەموو بارەکانی تر ئەم دیموکراتیەتی بەکارهێناوەتەوە کە بنەما هەرە مهمەکانی ئەگەڕێتەوە بۆ زمانی فەلسفەی یۆنانی و ڕۆمانی و ئەوانە کاتێک کە باز لە دیموکراتیت کراوە لەو کاتانەدا لە کاتێکدا باز لە دیموکراتیت کراوە لە وڵاتانی ئیغریقی بە تایبەتی یۆنان و ڕۆمانەکان کە هێشتا عبودیەت کۆتایی پێ نهات و مەرحەلەی عبودیەت کۆتایی پێ نهات باز لە پێش زاین دەکەین وشەی دیموکراسیە لەو کاتەوە هاتوێنە حکومکردنی خەڵک یان پرسکردن بە خەڵک گۆڕاگرتن لە خەڵک بۆ ئەوی ئەراک و بیر و بۆچوونەکانیان وەرگری وردە ئەم وشەیە تەتەوری کردو هاتوۆتە پێشەوە تا گەیشتۆ بەوەی کە تۆ وڵاتێک بەڕێوە ئەبێ چۆن ئەو وڵاتە بەڕێوە ئەبێ حیزبێک بەڕێوە ئەبێ لەناو حیزبەکە چۆن تۆ کاروبارە حیزبەکان یا چالاکی حیزبەکان چۆن بەڕێوە ئەبێ ئایا
هەر تەنها مرکزیت بەکارهێنی کە بەڕای من مرکزیەتی زۆر گرنگە لە حیزب بوونمونە حتا لە حکومەتیشا خۆ تۆ لە حکومەدارەتیشا ناچاری حکومەت یعنی مرکز خۆی لە خۆیدا حکومەت یعنی مرکزی بەڕێوەبردننی خەڵکو بەڕێوەبردننی وڵات کەواتە تۆ قانونت هەیە بەپی ئەو قانونەکان کەدا ئەنری خۆی بریتە لە مرکزیەتی حکومداریکردن و لە هەمان کاتیشا یاسەکانی دیموکراسی لە دەستورە دانرێەوە دیاری ئەکرێ بۆ وڵاتیا بۆ شوێنە لە حیزبیشا دەستور بریتە لە بەرنامەی حیزبەکە لەوێ تۆ بنەماکانی دیموکراسی بۆ حیزبایەتی دیارەکی بەڕێز مامجەلال مامۆستای ئەمانە بۆ هەموو بێکەوە یعنی مامۆستای دروستکردنی دیموکراسی بوو لە ناو حیزبە و لە ناو کۆمەلگادا لە عایلەدا چونکە بەڕێزیان هەمیشە باسی ئەوان دەکرد کە احتمام بە ژنان بدەن گوێ لە ژنان ڕابگرن لەبەر ئەوەی لە کۆمەلگاکانی کۆنی کوردەواری خۆمانە ژنان کوێخا بوون ژنان دیوەخانیان هەبووە ژنان بەپی دینە کۆنەکانی کوردەواریش ژن زۆر سالار بووە زۆر مهم بووە شەڕکەر بووە قائید بووە میرنشینی هەبووە ئەمانە بەڕێز مامجەلال یادی بەخێر لە هەموو بۆنە و مناسبەتەکانە ئەوەی دەهێنایەوە ئەویش بۆ ئەوەی کە تێمانگەێنێ ئەمەش ئەساسێکی تری دیموکراسیە کە تۆ ئیتمان بە ژنانیش بە مێینە بدەیە گەر ئیتمان بە مێینە نەدەی وەگەوێت تۆ ئەو دیموکراسیەی کە ئیمانت پێێتی لە کۆمەلگادا بە هەنگڵەشە لێ بڕوە زۆر باش دکتۆر بێستون بێگومان ئەزانین مامجەلال کەسێک بوون پێشمەرگایەتیان کردووە خەباتیان کردووە زۆر باڵین کێشەیان بینیوە وەلانێ هەر کەسێکی تر بواێت ئەگەر ئەو دیمەنانەی کە وەکو خەباتگەڕێک وەکو شۆڕشگێڕێک بینیویانە ڕوبەڕووی بوونەتەوە هەر کەسێکی تر بواە لە جیاتی بەڕێزیان یەک دنیا ڕق لە دڵیا چەکەرەی ئەکرد و بۆ نمونە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەگەی بە شوێنێک ئەگەی بە پۆستێک تۆڵەی ئەکردەوە هەر لە حەقی کوردان خۆشمانە بەداخەوە لە ناوخۆشمانە لاانە بەو شێوەی بووە بەڵام بینیمان کاتێکە بەڕێزیان وەکو سەرۆک کۆماری عێراق هەڵبژێردران لەنێو کوردانە زۆر باوەڕیان هەر بە یەک ڕێنزی برایەکی خۆی کە شەهید کرا چی کرد برایەکی شەهید کرا برایەکی شەهید کرا چوونە سەری لە کەلکان لە بناری شاخی کۆسرەت چی کرد بەرامبەر عەفوی کردن ناوی میلەتە دکتۆر هەم لەبارەی خۆمان کوردان هەم لە دەریشەوە لە عێراق بۆ نمونە عێراقەکان کەسانێک کە بۆ نمونە ڕۆژێک لە ڕۆژانی سوێنە ئەم خەڵکە لە ناوبەرن ئەوەی کە بینیمان بەعس لێ خۆشببوونی بۆ هەمووی دەرەکرد ئیلا ئەو مامجەلال هەموو جارێک کاتێککە بەڕێزیان ئەم جارە دەسەڵاتیان بەدەستهێنا بینیمان کە هیچ نیشانێک لە ڕق و کینە بە سیاستیان حتا ئیمزای بۆی ئەدامی سەدام نەکرد ئەو سەدامی کە بڕیاری دابوو چی بەرامبەر مامجەلال ئێستا ئەم ئەقڵیەتە لەم سەردەمەیە بۆ کورد تا چەند گرنگە واللهی سەحر خان ئەم عەقڵیەتە سیاستی ڕقوچینە نەکەی ئاخر ینی ئەم سیاستە ئەم شێوازی بیرکردنەوەیە لای بەڕێز مامجەلال زۆر لە پێش کۆمەلگاوە بووە بەڕاستی زۆر لە پێش کۆمەلگاوە بووە و بەڕێز مامجەلال ئەیویست کۆمەلگا بە دوای خۆیدا ڕابکێشێ بۆ ئەوێ بۆ ئەو منزڵگەیە کە منزڵگەی ئارامی و ئاشتی کۆمەڵایەتی و ئەوانە بێ ئارامی و ئاشتی کۆمەڵایەتی لە خۆڕا بنیاد نانرێ بەڕاستی ئەبێ قیادەکان قوربانی دانیان هەبێ بۆ ئەوە بەڕێز مامجەلال ئەیزانی کە ئەوە واجبی خۆیەتی یەکەم کەس کە ئەو قوربانی دانێ هەبێ لەبەر ئەو کەسانێک کە دەست درێژیان ئەکردە سەر ڕوحی کە سوکارەکەی خۆی بەنەوعێ لەنەوەکان محاولەی ئەوەی ئەکرد کە ئەگەر چارەسەر بکرێ ئەو وەسع چارەسەری بکە مەسەن لە جیاتی ئەوی بتەنێتەوە زوو عیلاجی بکە هەر کەسێکیش غەدری بەرامبەر بە بەڕێز مامجەلال و کە سوکاری بەڕێز مامجەلال کرد بێ لە دوایە خۆی پەشیمان ئەبوو بەعکسەوە ئەهاتەوە ئەبوو بە مریدی خۆی یعنی بۆ لەبەر ئەوەی ئەیبینی بەڕێز مامجەلال لە جیاتی ڕقوچینە هەڵگرێ خۆشەویستی بڵاوە کردەوە خەڵکی فێری خۆشەویستی و فێری محبەت و ئانای کرد من بە حکمی ئەوەی کە لە هەشتاوە پێشمەرگەم و ماوەیەک زۆر ڕابەرسیاسی تیپی 23 بووم بەڕێز مامجەلال ڕابەرسیاسیەکانی دائنا لەبەرەوە من یەکێک مرۆ کەسانی کە بابلین لە بەڕێز مامجەلالەوە نزیک بووم لە هەشتاکانەوە بن ئەزانم بەڕێز مامجەلال کە ئەچوو لەگەڵا دانیشتی هەستن ناکرد کە یعنی ئەوەی کە بۆ نمونە تۆ لەلایەکی ترەوە بەڕێز مامجەلال ئەم قەراراتەی لایە و کوشتن و بڕین لای خۆیت و مشتە کەسی کە ئەچوو لەگەڵا دانیشتی یعنی خۆتە لەبیرە چۆوە هەستە کرد کە یان ئەوەشت لەبیرە چۆوە کە ئەو بەڕێز مامجەلال ئەو مامجەلالەیە ئەو قائیدەیە کە ئەمری کوشتن و بڕین هەموو شتێ بەدەست خۆیەتی کەسی تۆ هەستت دەکرد برادەری خۆتە کەسی خۆتە یعنی هەستت دەکرد لە باوکت خۆشەویستی زیاترە داتێ لە براکانت خۆشەویستی زیاترە داتێ من زۆر بەڕاستی هەر کەسێک بەڕێز مامجەلالی بینی بێ لە نزیکە و پێم تەئسیر بووە ممکن نییە یعنی هەر کەس لەگەڵ بەڕێز مامجەلالە دانیشتی بێ و ئەو قسەی بۆ کرد بێ ئەوە تۆزێ ڕووی تێ کرد بێ بەڕێز مامجەلال
شتێک هەیە لە دەرونی ئینسانەکانە یا بڵێ لە جسمی ئینسانەکانە علاقەدارە بە پاراسایکۆلۆژی کەهرۆمغناتیسێتی ئینسان. ئەم کەهرۆمغناتیسێتە چۆن دروست ئەبێ بە باش و چۆن دروست ئەبێ بە خراپ. تۆ کە ناخت باش بوو دائیمەن ناخت پاک بوو ئەو کەهرۆمغناتیسێتی کە لە ناخی توایە ئەگوازرێتەوە بۆ خەڵکی تر هەست پێەکەن کە تۆ ناخت پاکە. بەڕێز مامجەلال چووکە دائیمەن ڕازگۆ بوو لەگەڵ خۆشی و لەگەڵ ناخی خۆی و لەگەڵ خەڵکیشا ئەم ئیعازاتانەی هەر بە لەبرەی دەنگ بۆی ئەناردی بە تەماشاکردنێکی چاو بۆی ئەناردی بە حرەکەیەکی خۆی هەڵ ئەستا خۆی چای بۆی هەناوی ئەگەر لە داوەت و ئانا بۆی خۆی خواردن و برنج و گۆشت و هەموو ئەوشتانی بەردەمی خۆی هێنا لە بەردەمی میوانەکانەدایەنە. یعنی ئەمە نەیەتوانی وانەکە ئەزانی بۆ هیچ بە تەسەنوع ئەو نەیە کرد بە خۆی وابوو یعنی خۆی وابوو خۆی حقیقەتەکەی ینی قوڕەکەی واشێلرا بوو. بەڵام کە ئەڵێن ئەشیتوانی وانەکە ئەیتوانی زۆر بەعکسەوە بۆ لەبەر ئێستا خەڵکی خۆتان نەزان خەڵکی خۆی بە قائیدی ئومەتی میلەتی کوردی ژەزانێت و بەڵام بەعکسەوە لەوانەیە یعنی شتێکی لە بەردەم بکەوێ دانێتەوە خۆی هەڵیگرێتەوە 100 کەس هاوڵت خێرادەی بۆی هەڵگرنەوە. ڕست مامجەلالمانە بوون ئەوەشی ناهێشت. ینی مەسەلەن من ئاگاداری ئەوم بە ڕست مامجەلال زۆری پێ نەخۆش بوو کە جانتایەکیشی بۆ هەڵبگرن. ئەمە لە شخصیەتی خۆیەوە لە پەروەردەی خۆیەوە. بەڵام ئەم پەروەردەیەکی جوانی حتمەن بنەماڵە دەوری هەبووە لەلایەکەوە لەلایەکی شۆ خۆ تەسقیفکردن و پەروەردەکردن. بەڕست مامجەلال دایم خەریکی خوێندنەوە بوو خەریکی خۆ تەسقیفکردن بوو. خوێندنەوە زۆر گرنگە. من لێرەوە بە هەمووان ئەڵێم بە هەموو کەوادر ئەڵێم بە هەموو خەڵک ئەڵێم خوێندنەوە زۆر گرنگە بخوێندنەوە. ئینسان کە ئەخوێنێتەوە ئەبێتە ئینسانێکی تر چەند کتێب ئەخوێنیتەوە ئەوەندە عیلمە ئەوەندە زانستە ئەوەندە خۆشی وتارەکانی ئەیوت کتێبی فلانم خوێندێتەوە لەوێ ینی باسی سەرگوزشتێکی نێو کتێبێکیە کرد. بەڕێز مامجەلال کە هیلاکە بوو بۆی ئیسراحەت کات و کتێبی خوێندەوە ڕاست ئەجا بزانێ ینی تۆ سەیری دوای ئەوە خۆی بە شتی بێکەڵکە و قەت مەشغوڵ نەکردووە. مەسەن ئێمە هەندێک جار لەناو خەڵکە خۆ مەشغوڵەکە مەسەرن بە تاوڵەیەکەوە بە شەترن بۆ شەترن جارجارە محاولەیەکی هەبوو. بەڵام یاریەکانی تر بە هیچ جۆرێ لە جیاتی ئەوی خۆی بۆ خەریک خوێندنەوە بوو. من زۆر دەمێکە لە خزمەتی بەڕێز مامجەلالە شارەزای بووم و گوێم لە ڕاگرتووە و نەسحەتی کردووم و قسەی بۆ باس کردووم. ینی جارێکیان لە کۆبوونەوەیەکە کاک فەریدون عەبدولقادر من و بەڕێز مامجەلال بوو من بوو کاک فەریدون عەبدولقادر بوو باسی کۆمەڵێک شت کرا مەسەڵەن من ئەفکارەکانی خۆم بۆ باس کرد وەکو کادرێک هەرچی ئەفکارەکانی بەڕێز مامجەلال هەبوو هەستمە کرد لەگەڵ منیشان لە 100% یەتەوە یەک. لەو دانیشتنەدا 3 جار بەڕێز مامجەلال وتی تۆ لەسەر سەری منی بێستون تۆ لەسەر سەری منی 3 جار وتی کاک فەریدون عەبدولقادر شایدی ئەوەیە. من زۆر متەئەسیر بووم بە ئەفکارەکانی بەڕێز مامجەلال یعنی یەک کەسێکی تری لە ئەفکار و ڕای جیاوازیش گرتووە هەمیشە ئەزانی کاک ئالی ئەوەی کە خۆش بوو لەگەڵ بەڕێز مامجەلال من پێم وتی کە دا ئەنیشتی لەگەڵیا خۆتت لەبیر ئەچۆوە ئیتر تۆ ئەبووی بە کەسێک کە هەر ئەو قسەت بۆ بکا و گوێڕاگری. بەڵام لە کاتێکیشا کە تۆ ئەفکارەکانی خۆت پێشکەشەکەی ئەو زۆر بە ئەتیادی ئەفکاری وەرەگرت. هەموو جارە ئەیوت لەگەڵ منیشا ئەویت بێستون هەرچی تێ بڵێ گوێمە دەرێ هەرچی تێ بڵێ منش هەرچی پێ ئەم تۆزێ لەوانەیە کادرێکی ئینیش بووم ینی بە بەردەوامی من کادرێک بووم هەمیشە هەوڵی ئەوم داوە ئیبداعاتم هەبێ لە قسەکردنا لە بیر و بۆچوونە. بەڵام زۆر جار ئیبداعاتی ئیش و قسەکردن و ئەوانە لە مجتەمع و حتا لەناو کادرەکانیشە لەوانەیە قبوڵ نەبێ گاڵتت پێ بکرێ خۆ ینی هەندێک جار کە تەقبولی شتی تازە نەکرا تۆ ئەبێ بەلاتەوە احتیادی بێ بەس ئەبێ مصر بی لەسەری کۆڵ نەدەی. بۆیە بەڕێز مامجەلال خۆشی یەکێک بلەو کەسانەی کە ئەیزانی کۆمەڵە شتێ لە کۆمەلگادا بە ئاسانی قبوڵ ناکرێ. بەڵام هەمیشە حاڵەتێکی هەبوو حاڵەتێکی وای هەبوو جاری وا هەبوو هەستت پێ کرد مامجەلال ئەوێ دوو هەنگاو بڕاتە پێشەوە. بەڵام کە سەیری ئەکرد دوو هەنگاوەکە چۆتە پێشەوە زۆرە و لەوانەیە بیگرن بیکێشنەوە ڕای بکێشنەوە بە دواوە هەر یەک هەنگاوە هاتەوە دواوە لەو مەسافەیە یەک هەنگاو قازانجی بە میلەت ئەگەیان ئەو دوو هەنگاو ئەڕۆیشتە پێشەوە بەڵام یەک هەنگاوە هاتەوە دوا بۆچی یەک هەنگاوە هاتەوە دواوە بۆ ئەوی هەنگاوی یەکەم بچەسپێنێ. هەمیشە سیاسەتێکی حەکیمانە ئەمەوە کات ئاگات لە هەنگاوەکانت بێت. باشە دکتۆر ئەو وەختەی کە جەنابتان پێشمەرگە بوون و لەگەڵ مامجەلال لە ئەو وەختە ئەو بیر و خەیاڵی کە مامجەلال بیری لێکردەوە پەرلەمانمان هەبێ حکوومەتمان هەبێ ڕۆژە لە ڕۆژان مامجەلال بێتە سەر کۆمار ئەو وەختە لە کاتی پێشمەرگایەتیە بۆ ئێوە ڕوونەکە پەرلەمانمان هەبوو لەنەوە دوای ئەزانی چۆن هەر لە کاتی پێشمەرگایەتی پێش ڕاپەڕین ئەزانی چۆن خۆی پەرلەمان بریتێ لە چی بریتێ لە مەجلیسێکی هەڵبژێردرا و نوێنەرایەتی خەڵک. بەڵام لە ئاستی وڵاتە پێی ئەوترێ پەرلەمان و لە ئاستی خوارەوەش پێی ئەوترێ ئەنجومەن مەسەڵەن ئەنجومەنەکە هەر لەوێشە پێی ئەوترێ ئەنجومەن.
ئێمە ئەتا بنەڕەتەکەی هەبووە بەڵێ فکری بەڕێز مامجەلال لە هەشتاکان ئەنجومەنی گوندەکانی داهێنا ڕاست یەکەم ئەنجومەنی گەورە کە داهێنرا ئەنجومەنی سەرگەڵوو بوو کە ئەوەی سەرپەرشتیە کرد کاک شێخ عوسمان بوو شێخ عوسمانی سەرگەڵووی ئەلحەمدولillah ئێستاش ماوە ئەوەی کە دامەزرێنەری بوون کاک شێخ عوسمان بوو کاک عەلی بەڕەحمەت بێ کاک مەلا عومەر بەڕەحمەت بێ کاک غەریب ئێستا ماوە ئەلحەمدولillah ئەم مەجموعە برادەر بوون بەیەکەوە ئەنجومەنی سەرگەڵوویان دروست کرد وابزانم یەک دوو برادری کەش بوون ئەگەر ناوەکانیان ئەمانە من بۆیە باسییانەکەم چونکە ئەساسی دامەزراندنی پەرلەمانی گوند بوون ئەنجومەنی گوند هەر بە فعلی وای لێ هاتوو بەڕێز مامجەلال هەموو سەلاحیەتێکی بۆ ئەنجومەنەدا بوو لەگەڵ کاک حاکم قادرە پێی وتبوو من لە بیرمە بە حاکم قادری وتبوو ئەو کاتە کاک حاکم ئیدارەی هەندێک قوانینی ناو شۆڕش و بەبڵین هەندێک محکەمەی هەندێک لادان و هەندێک جورم و جەرائیم و ئەوانە ئەو سەرپەرشتی ئەو ئیشە محکەمەیانەیە کرد حاکم قادری ڕاستپاردبوو کاک حاکم قادری ڕاستپاردبوو کە ئەنجومەنی سەرگەڵوو هەرچی ئەڵێن ئەبێ ڕێز لە قەراراتیان بگیرێت چونکە ئەوە بڕیاری خەڵکە کاتێک کە ئەنجومەن لە کۆبوونەوەیە کە بڕیاری خەڵکی وەربگرتایە لەگەڵ حاکم قادر قسەیە کرد زۆر جار ئەنجومەنی سەرگەڵوو بڕیاری قورسیانەدا بڕیاری گرتنی خەڵکیشیان ئەخستە بەردەستی کاک حاکم قادر ئەویش لەگەڵ بەڕێز مامجەلال یەکێکە مخالەفەی بکردا هینی بکردا ئەیان خستە بەردەستی ئەوان و بە قسەیانە کرد یعنی بەڕێز مامجەلال لەم حاڵەتەدا نمونەیەکی زۆر جوانی وای لێ کرد کە ئەم نمونە جوانەی سەرگەڵوو بتەنێتەوە بۆ هەموو گوندەکانی تریش لەو دەوروبەرە و هەموو کوردستانیشی گرتەوە زۆر جا بێگومان نەزانین بەڕێزیان متمانەیەکی زۆریان بە توانای خاتوونەکانش بوو زۆر پاڵپشتی ئەکردن تەنانەت لە ڕووی یاساییشەوە ئەبینین هەنگاوی زۆر گرنگیان نا بۆی کە ژیانی خاتوونەکان دۆخێکی باشتر ببینێ بەخۆیەوە ئێستا بینین بێگومان ئیتر بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکردو ژمارەیەکی بەرچاو خاتوون لە ناو کاندیدەکانە هەن بەڕێزت ئەوەندەی کە بینی بێتت ئەگەر باسێکی ئەم گرنگیە بکەیت کە بۆ بەلایەنەوە گرنگ بوو ئەبێ پاڵپشتی خاتوونەکان بکرێت بەتابێت لە ڕووی سیاسیەوە بۆی کە سیاسەتی ئێمە سیاسەتێک نەبێت تەنیا لە دەست پیاوانمان نابێت ئەو سیاسەتە نەرمە جددیە با بڵین بیرقوڵانی ژنانیشی تێکەڵ بکرێت و ئەمە لە کۆتاییە چی لە کەوتبووە وڵا خات و سەحر منت بردەوە بۆ ئەو ڕۆژگارانەی کە بیدایەتی دروستکردنی یا بڵین دامەزراندنی یەکێتی ژنان تامان فکرەی دامەزراندنی یەکێتی ژنان لە ئەساس و فکری بەڕێز مامجەلال و دادەهێرۆیە لەگەڵ کافیخانی کە هەمومانەی ناسی هاوسەری کامەر فەتاح بەڕێز مامجەلال و توبووی دایمەزرێن من ئەندامی یەکەمتانە بوو لە یەکێتی ژنانە کاتە لەوەشا گوێی لە دەنگەکانە کرد بەڵێ دۆ کافیخانەوە حزوری هەیە الحەمدولillah توان لێ پرسن بەڕێز مامجەلال خۆی ئەندامی یەکەمە لەو یەکێتی ژنانی کە ئەوسا دروستیان کرد و ئێمەمانانیشیان ڕاست پارت کە دەست پێ بکەین لە خزم و کەسکواری خۆمان ئەوانەی کە پێشمەرگە بووین و لە ماڵمان لە ئێرانە بوو هەمومان هەر یەکە و لای خۆمانەوە بڕیارماندا کە خزم و کەسکواری خۆمان و عائیلە و کچ و کوڕ و هەرچی خوشک و هەموو ئەوانە ڕاستپێرین یاڵا مینەکان بێن ببن بە ئەندام نێرینەکانش ئەتوانن ئەندامی یەدەک بن مەسەلەن من بۆ خۆم بژێکێکم لەو ئەندامانە کە هەر ئەو کاتیش وەکو بەڕێز مامجەلال ئێمە بڕامان بە حرەکەی فیمینیستی هەبوو حرەکەی فیمینیستی هەر ژنان نین هەر کچان نین کە بەشداری تیاکەن پیاوانیش بەشداری تیاکەن من کۆمێکێکم لەو کەسانەی کە لە حرەکەی فیمینیستی کە بریتە لە بزوتنەوەی پارێزگاریکردن لە ماف و دابینکردنی ژیانێکی ئاسوودە و سەلامەت بۆ مینە ئەوە ئەکرێ ژنانیش تیای پیاوانیش تیای بێ من خۆم بەش بە حاڵی خۆم لەو کاتەوە لە ئەندامی یەدەکم لەگەڵیانە و زۆر بڕوان بە ئەو فکرانەی بەڕێز مامجەلال هەبوو کە یارمەتی دەربوو بۆ دەرخستنی ژنان یان تواناکانیان دەرخا و بێنە پێشەوە بە جورئەتەوە نەترسن پێویست ناکە شەرم بکەن بەڕێز مامجەلال دائیمەن ئەو فکرە هەبوو نە شەرم بکەن نەبێ شەرم بن شەرمن مەبن بێشەرمیش مەبن یعنی کاتێک کە شەرمنی لە ناو کوردواری خۆمانە بریتە لەوەی کە کچان خۆیان نەشاردنەوە ئەوانە بەڵام بێشەرمی مانایەکی ناشرینی هەیە لەبەرەوە بەڕێز مامجەلالی گوت شەرمن مەبن بێشەرمیش بە ئەخلاق یعنی ئەمە بریتی بوو لە سیاسەتێکی زۆر گرنگ بۆ دەرخستنی ژنان و توانەکانی مینە کە هاوکارێکی زۆر بەخۆت بۆ ئەوە ڕەنگی دایەوە وردەوە لە ناو بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە
بەرنامەکان کە لە ناو کۆنگرەکانەدا ئەڕێژران چەندین کۆگرەمانەوە تا کۆنگری 5 هی یەکێتی نیشتمانی کوردستان لە هەموو کۆنگرەکانە گرنگێکی زۆر دراوە بە ژنان و لە هەمان کاتیشتە تەماشاکە مەسلەی لە سەداسی لە سەدا 25 تا لە سەداسی بۆ کۆتای ژنان لە هەموو بارەکانە حتا لە سەرکردایەتی و لە مەکتەبی سیاسی و لە کاروبارە ئیداری و پەرلەمانیەکانی شایەتی ئەمەی چەسپاندووە و ئیمانمان پێ. دکتۆر هەر چەمکێکی مام جەلال ئەگری بۆ خۆی قابلی دەیان توێژینەوەی و ڕوونکردنەوەی زۆر جیاوازی لە بەراوا کرێ. من ڕای جەنابەت لەسەر شتێک وەرەگرم جەنابەت وەکو پسپۆڕێکی ئابووریش یعنی بە درێژایی خەباتی سەرۆک مام جەلال یعنی کاڵی مام جەلال بۆن لە بواری سیاسەتا باسیەکەی دیوێکی سیاسی هەیە لە بواری بەخۆشی یاساناز بوو یەکەم باجی پارێزەری لە عێراقەوە بزانم لە کوردستان ئەو وەریگرتووە باشە یعنی ئەچتە بواری هونەرەوە مام جەلال سێرەکەی لە هونەر قساکە فرەتوانە من ئەمە لە ئابوووریەکە کە خۆت وەکو پسپۆڕی ئابووریت وێستا بۆ منە دکتۆراکرد لە بواری ئابوووریایە مام جەلال خوێندنەوەت بۆ بیرکردنەوەی ئابووریانی مام جەلال بەبێ ئەوەی کە دەرچووی ئابووری بێ ئابووری ناسبوو ئەوەی با بڵین من لەگەڵ بەڕێز مام جەلالە گوێم لە ڕاگرتووە ئەوەندەی کە بەڕێز مام جەلال تێگەیشت بوو لە تەنمی ئیقتصادی گەشەپێدانی ئابووری و بنەماکانی گەشەپێدانی ئابووری هیچ کەسێک لە مامۆستاکانی ئابووری بە ئێمەمانانی شەوە وەکو ئەو نەمانتوانیوە لە بنەماکانی گەشەپێدانی ئابووری تێبگەین. بەڕێز مام جەلال هەمیشە بیری لەوە دەکردەوە تۆ ئەبێ ئابووریت ئابووریەکی کۆمەڵایەتی بێ یعنی ئابووری سیاسی کۆمەڵایەتی یعنی چی ئەوەی کە بەڕێز مام جەلال هەمیشە لە بوارەکانی ئابووری لە بوارەکانی گەشەپێدانی وڵات باسی ئەکرد ئەیوت ئێمە ئەبێ هەوڵی ئەوە بدەین هەژاری نەمێنێ ئەوەی کە لە بنەما هەرە بە قۆتەکانی ئابووری کۆمەڵایەتی کە هەژاری نەما هەژاری کەم بووەوە جەریمە نامێنێ دزی نامێنێ زاهیرە خراپەکانی ناو کۆمەلگا نامێن کوشت و کوشتار نامێن لێک جابوونەوە ژن و مێردەکان نامێنێ ئەمانە لەلایەکی ترەوە هەمیشە باسی ئەوەیە کرد ئێمە چۆن بتوانین پارەیەک لە ناو بانکەکانە هەبێ بۆ ئەوی دەوڵەمەندەکان ئیسفادە لەو پارانە بکەن بچن مەشاریعی گەورەی خۆیانی پێ بکەن و بانکەکان بە قەرز بیان دەنێ لە ناو حکومەتە قوانینی باش دەربچێ بۆ پشتیوانیکردنی و بەرهێنەکان و هەم بۆ بەرهێن لە بواری با بڵین چالێکی ئابووریەکان لە ناوخۆی وڵات و بەرهێنی محلی ناوخۆی هەروەها بەرهێنی بیانی ئەوانش بهێنین ناو وڵاتەوە پەروەردەی اقتصادیەکەشیان پێ بکەین بۆ خەڵکەکەی خۆمان لەلایەکی شەو گەشەپێدانی اقتصادیەکەشیان پێ بکەین یعنی چۆن بیری لێ ئەەکەیتەوە بەڕێز مام جەلال لە بواری ئابووریە ئەفکارەکانی ئەو و ڕێنوێنەکانی ئەو بۆ هەموو ئەو برادرانی کە سەرپەرشتی کاروبارە حکوومیەکانیان ئەکرد هەمیشە بەڕێز مام جەلال بۆ چوون و بیر و بۆچوونەکانی بۆ شێوە دەستەکانە خۆش بە دکتۆر بێستون سابراوەی مامۆستای زانکۆ پسپۆڕی ئابووری و دڵنیام تۆش هاوڕێی لەگەڵما لێکدانەوە ئابووریەکانی شێسە ئەیهێنێت دایان توێژینەوەی زانستی و ماستەرنامە دکتۆرای لەسەر بەتەکید وایە کەس شاهید نەبێ من شاهیدی کۆمەڵێک دانیشتنی بەڕێزیانم لە باسکردن لە بواری ئابووری بۆ حکومەتدارەکان بۆ ئیداریەکان چۆن بتوانن لە ناحیەکان چی بکەن لە قەزاکان چی بکەن لەسەر ئاستی حکوومەت بەگشتی چی بکەن و تیمی حکومی خۆمان لە هەموو مەرحلە جیاوازەکان لە نەوەتەکانەوە تاکو ئێستا چی بکەن و چی نەکەن هەمیشە ئامۆژگاریەکردن بۆ توانادارکردنی لایەنە ئابووریەکانی وڵات. دووبارە دەستە خۆش بە زۆر سپاس کاکاری و سەحەقان زۆر سپاس زۆر بەخێر زۆر بەخێر.